5 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کودەتا سەربازەکەی میسر کە تێدا یەکەمین سەرۆکی بەشەعی هەڵبژێراوی ئەو وڵاتە لەسەر کار لادرا. درنگانێکی شەوی 3 تەمموزی 2013 عەبدولفەتاح سیسی بەیاننامەی کودەتای خوێندەوە و محەممەد مورسی سەرۆکی هەڵبژێراو کە تەنها ساڵێک بەسەرماوەی سەرۆکایەتەکەیدا تێپەڕی بوو لەسەر کار لادرا و دوای چەند خولەکێکیش باوکاری پاسەوانانی گاردی کۆماری کە بەشێک بوون لە کودەتا سەرۆکی شەرعی میسر بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. پاش بەیاننامەی کودەتاکە ڕاستەوخۆ کەناڵی ئاسمانی جەزیرە و کەناڵی میسر 25 ئیخوان موسلیمین و سەرجەم ئەو کەناڵانەی کە پشتیوانی شەرعیەت بوون داخران و ڕێگە نەدرا بە هیچ دەستگایەکی ڕۆژنامەوانی کە ڕووماڵی ناڕزایەتەکان بکات دژ بە کودەتا. لا یەکەمین چرکەساتی ڕاگەاندنی کودەتا هەرێکە لە وڵاتانی ئیسرائیل و ئیمارات و سعودی و بەشار ئەسەدی سووریا پیرۆزباییان لە ئینقلابچیەکان کردو. ئەمریکا و بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپیش هەرچەندە ڕاستەوخۆ پشتیوانیان لە کودەتاکە نەکرد بەڵام هەڵوێستێکی جدیان نەبوو لەسەر ڕووداوەکان. لە بەرامبەر کوژران و بریندارکردنی هەزاران کەس لە لایەنگرانی شەرعیەت هیچ سزایەکیان بەسەر سەرانی کودەتاتان نەسەپاند کە ئەمەش گومانی بەشداربوونی ئەمریکا و سەرانی ئەوروپایی لە کودەتاکە تۆختر کردەوە. ئەوەی جێگای سەرنج بوو لە ماوەی سەرۆکاتی مورسیدا زیاتر لە 5,000 خۆپیشاندان ئەنجام درا لەگەڵ 25 خۆپیشاندانی ملیۆنی و سوتاندنی سەدان بارگای ئیخوان موسلیمین و کوژرانی 118 کەس لە ئەندامانی ئیخوان. بەڵام مورسی بە هیچ جۆرێک توند و تیژی بەکار نەهێنا بۆ کۆتایی هێنان بە خۆپیشاندانەکان کەچی کودەتاچیەکان پاش یەک مانگ لە ناڕزایەتی لایەنگرانی شەرعیەت دەستیان کرد بە بەکارهێنانی هێز بۆ کۆتایی هێنان بە خۆپیشاندانەکان. زیاتر لە 600 کەس لە مەیدانی ڕابعەی عەدەوی و تەحریر کوژران و 4200 کەسیش بریندار بوون. دیمەنی کوژرانی 120 کەسیش لەلایەن قەناز بەدەستەکانی پاسەوانانی گاردی کۆماری لە کاتی نوێژی بەیانیدا زۆرترین کاردانەوەی بە دوای خۆیدا هێنا و ڕێکخراوی هیومان ڕایتس هۆش بۆ پارداستنی مافەکانی مرۆڤ ئەو ڕووداوی بە وەحشیگەری وەسف کرد. لە کوردستانیش حیزب و کەسایەتی ئەڵمانیەکان بەڕاستەوخۆ و لە ڕێگەی میدیاکانیانەوە پشتیوانی کودەتاکەیان دەکرد و مورسیان بە دیکتاتۆر ناودەبرد. پاش 5 ساڵ لە کودەتاکەی میسر دۆخی ئابووری و سیاسی و خزمەتگوزاری میسر تا دێت بەرەودەوە پاشەکشە دەکات. نرخی جوونی میسری دابەزیوە بۆ 18 جوونیە بەرامبەر بە 1 دۆلاری ئەمریکی لە کاتێکدا لە سەردەمی پێش ئینقلاب نرخی 1 دۆلاری ئەمریکی تەنیا 7 جوونیە بوو. ئەمە بەدەر لەوەی نرخی بنزین بەراورد بە ماوەی سەرۆکاتی مورسی 5 جوونیە بەرز بۆتەوە. لە ئێستادا نرخی 1 لیتر بنزین بە 6.75 جوونیە لە بازاڕەکاندا مامەڵی پێوە دەکرێت و قەرزەکانی سەر میسریش بۆ 82 ملیار دۆلار بەرز بۆتەوە. لە کاتێکدا لە سەردەمی مورسی میسر تەنها 34 ملیار دۆلار قەرزار بوو. هەموو ئەمانش لە کاتێکدایە پرۆسەی دادگایکردنی محەممەد مورسی و سەرانی ئیخوان موسلیمین بە دۆسیەی دروستکرا و تا ئێستا بەردەوامی هەیە. هەزاران ئەندامی ئیخوان موسلیمین بەبێ دادگایکردن لە زیندانەکان توند کراون.